ڕێکخراوی یونسکۆی سەربەنەتەوە یەکگرتووەکان ئەمساڵ بە دروشمی ڕاگەیاندن لە پێناوی دیموکراسیدا، ڕۆژنامەگەری و هەڵبژاردن لە سەردەمی چاواشەکاریدا یادی ڕۆژی جیانی ڕۆژنامەگەری دەکاتەوە. یادی ئەم ساڵی ئازادی ڕۆژنامەگەری لە کاتێکدایە لە بەشێک لە وڵاتان ئازادی ڕۆژنامەگەری لە پاشەکشێدایە و ڕۆژنامەنووسان بە ئاستەم دەستیان بە زانیاریەکان دەگات. لە دوایین راپۆرتیشدا ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور کە لە کۆتایی مانگی ڕابردوو بڵاوی کردەوە ئاماژە بە دۆخی خراپی ڕۆژنامەنووسان لە هەندێک وڵات دەکات. ڕێکخراوەکە بۆ ساڵی 2019 ئاستی ئازادی ڕۆژنامەگەری دیاری کردووە لە کۆی 180 وڵات، عێراق لە پلەی 156مین-دایە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکە وڵاتانی نەرویج و فنلەندا و سوید لە پلەکانی یەکەم و دووەم و سێیەمدان. هاوکات تورکمانستان خراپترین وڵاتە بۆ ئازادی ڕۆژنامەگەری لە پلەی 180مین-دایە و کۆریای باکووریش ڕیزبەندی 179می گرتووە. یادی ڕۆژی جیانی ئازادی ڕۆژنامەگەری لە کاتێکدایە پێشێلکارەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان بەردەوامن. بەپێی راپۆرتی سندیکای ڕۆژنامەنووسان لە ساڵی 2010 130 حاڵەتی پێشێلکاری و بەپێی راپۆرتی سنتەری میترۆش لە هەمان ساڵدا 349 حاڵەتی پێشێلکاری تۆمار کراون. جگە لەوەشتا و کوێستا بکوژانی ڕۆژنامەنووسە تیرۆرکراوەکان سۆرانی مامەحەمە، سەردەش عوسمان، کاوە گەرمیانی و ویداد حسێن سزا نەدراون و کەیسەکانیان یەکلایی نەکراونەتەوە. 5 ساڵی 1991 لە کۆبوونەوەی ڕۆژنامەنووسانی ئەفریقا کە ڕێکخراوی یونسکۆی سەربەنەتەوە یەکگرتووەکان ئەنجامی دابوو. 3 ئایاری هەموو ساڵێک وەک ڕۆژی جیانی ئازادی ڕۆژنامەگەری دیاری کرا و ساڵانە یادی دەکرێتەوە.